حەزەکەم زیاتر کوردی بخوێنمەوە بەس هەوڵم زیاتر کوردی بخوێنمەوە. سڵاو لێ بێ لە کوێ هاتووی بۆ پێشەکە کتێب؟ لە مەکتەبی یونایتد ساینسەوە. تا چەندێک گرنگی بە خوێندنەوە ئەیت؟ وڵی بە پێی مەجال ئەگەر کاتم هەبێ خوێنمەوە شتێکی باشە بەلامەوە. لە پۆلیچەنی؟ لە پۆلیدا. لە پۆلیدا. بەڵێ. خوێندنەوە ڕێگری ناکە لە کۆششکردنێ سعیکردنێ لە قوتابخانە؟ بۆ ئێمە لەبەرەوەی ئیمتیحانەکانمان تۆزە جیاوازترە لەگەڵ ئیمتیحانی مەکتەبی لۆکڵەکان. نا بەڕێ من ئێمە پێویستمانە لە چاوە. پێویستە؟ بەڵێ. چییە خوێنیتەوە؟ وڵی کتێبی چزانم کتێبی زۆر جیاواز داین. ئێستا ئەمڕۆ چی کڕیوە؟ ئەوم پیشان بە. کتێبێکی سیاسیم کڕیوە هی مام جەلال. باشە. لەگەڵ کتێبێکی ئینگلیزی کۆلن هوڤەر. ماڵەوە دایک و باوکە چی پێڵێن؟ لەسەر چی؟ لەسەر کە ئەخوێنیتەوە. حەزەکەن بخوێنمەوە زیاتر بەس ئەوێ خۆم تۆزێک کەمترە خوێنمەوە چونکە فۆکسم ناتوانم زۆر فۆکس بکەمە سەری تۆزە سەرە و خوێندنەوەکەمە بەستێ. بەڵێ. ئەوەی کە هەیە کوردی خوێنیتەوە زیاتر یا ئینگلیزی؟ ئینگلیزی. ئینگلیزی. حەزەکەم زیاتر کوردی بخوێنمەوە بەس هەوڵم زیاتر کوردی بخوێنمەوە. کاتەکان چۆن دیاری کردووە بۆ خوێندنەوە بۆ سعیکردن؟ وڵی تر کاتی و کاتانی کە مەکتەب نییە هەرە ببێ ئاین ناچاری هەرە کتێبە بخوێنینەوە لەبەر ئیمتیحانەکانمان. لە مەکتەبیش کاتی خوێندنەوەی خۆمانەیە. ئیتر ئەوە دابەشکراوە بەسەر هەردووکیان. بەنیازی کتێبی تر بکڕی ئەمڕۆ؟ وڵی نازم جارە ئەگەڕم سەریم لەولاکەم زانم ئەگە کتێبی باشترە بە کاتە بەڵێ.